بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم كتابي أذكار إمام النووي گەیشتونە كتابي نەخۆشی و مردن. ئیمام زۆر شتی بۆ باس کردین لە باسی نەخۆشی بڵێ چۆن بکە چوویتە لای نەخۆشی ئەڵێ ئەمڕۆ بابێکی گرنگ باسەکە ئەویش ئەوەیە سنەتە چوویتە لای هەر نەخۆشیە وەعزیکەی ئامۆژگاریکەی ئێرشادیکەی أفرمي باب وعظ المريض بعد عافيته وتذكيره الوفاء بما عاهد الله تعالى عليه من التوبة وغيرها. سنة وهاية كسي نخوش ئامۆژگاری بکەی لە دوای چاکبوونەوەشی هەر ئامۆژگاری بکەی بیری خەیتەوە ئەو وەفا و ئەو پەیمانەی کە داوێتی بەخوا جێبەجێ بکە. دوو ئاەتی پیرۆزی هێناوە ئەفەرمێ وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا. ئەگەتان لێبێ وەفا بە عهدەکان هەر پەیمانێکتان دابی بەنە سەر چونکە هەموو پەیمانێک تۆ لێی بەرپرسی. خوای گەورە وەصفی ئیمانداران ئەکا والموفون بعهدهم إذا عاهدوا. یەکێک لە صفاتەکانیان ئەوەیە ئەگەر پەیمانێکیان دا ئەیبەنە سەر پەیمانەکە. ئاەتیش لەم پێناوە زۆر حەدیثێکمان بۆ ئەگەڕێتەوە. خەواتی کوڕی جوبەیر یەکێکە لە هاوڵان ئەفەرمێ نەخۆش کەوتم نەخۆشیەکی قورسم گرت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات سەردانی کرد. ئەفەرمێ کە هات سەردانی کردم باش بوو بمەوە تا ڕادەیەک هاتمەوە سەر خۆم. فەرمووی فقال صح الجسم يا خوات. ئەی خەوات لاشەد ئەڵێ ساغ بۆتەوە تون و تۆڵ بۆتەوە یان بە معنای دوعایە خوا جسمت ساغ کاتەوە. ئەڵێ مژوتم وجسمك يا رسول الله صلى الله عليه وسلم. والله جسمی تۆش ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر ساغ و سەلامەتە الحمد لله. یان بە معنای دوعا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم وتی خوا جسمت ساغکە مژوتم جسمی تۆش ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم. ئەڵێ ئینجا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕووی تێکردم فەرمووی ففي الله بما وعدته. ففي الله بما وعدته. في بزمان يعني بس في الرد فيك كسريه لجرابه لوفايا في وهاتوا يعني وفا بك فعل أمركي وفا يفي في بتنها وقا يقيقي. ففي فاكية كم عاطفية فاي دوم يعني فعل أمره يعني وفا بعهدكتك هرشي وعدك بخوا دا وجيب جيك على مشتم والله ما وعدت الله عز وجل شيئا. الله يا پیغمبر خوا صلى الله عليه وسلم هیچ وعدێکم نەداوە نەخۆش کەوتم و چاک بوومەوە هەر ئەوەن. فەرمووی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم بەڵێ وعدەیەوە إنه ما من عبد يمرض إلا أحدث الله عز وجل له خيرا ففي الله بما وعدته. فەرمووی هیچ کەسێک نییە نەخۆش کەوێ و دوایی خوای گەورە شیفای بۆ بنێرێ خەیر بێنێتە ڕێی ئیلا کەئەنەما جۆرێ وعدی داوە بەخۆ. خوای گیان ئەگەر ئەم جارە نەمردم تەوبە ئەکەم ئەگەر ئەم جارە بە ژیام پەیمان بێ مەسەلەن چاکەکان جێبەجێ بکەم مەسەلەن زیاتر عەبدایەتی بکەم چی ئەگەر نەشی وتبێ کە ئەنەما هەر وتوێتی ئەگەر بە زمانی مەقاڵ نەیوتبێ بە زمانی حاڵی وتوێتی. فەرمووی فەفی الله بما وعدته دەی بڕۆ ئەی خەوات ئەو شتەی کە وعدت داوە بەخوا جەل جەلالوه جێبەجێ کە وعدەکەت بەرەسەر. لەم فەرمایشتەوە ئەومان بۆ دەرەکە هەر کەسێ نەخۆش کەوت و چاک بوویەوە سنەت وهایە وەسیەتی بۆ بکەیت و ئاگاداری کەیتەوە کە تۆ نەخۆش کەوتی چاک بوویتەوە خوایەک بە عەزەمەتی خۆی شیفای بۆ ناردی وفا بوعدی خوا بکە ئەو عەهدەی کە هەدبووە معنەویەن لە بینی خۆت و خوایە جێبەجێکە. خۆ ئەگەر وعدی مادیشی کردبێەوە هەر واجبە لەسەری ئەوێ بیکە. وعدی ئەگەر مادیشی نەکردبێ بە ئاشکرا نەکرد ئەوە معنەویەن وعدێکی لە بینی خۆی و خۆ عەهدێکی کردووە إن العهد كان مسؤولا ئەبێ ئەمە جێبەجێ بکە. کەوابوو
دوو فائدەمان لەمە بینی. یەکەم بۆ تۆ سنەتە ئەگەر کەسێک چاک بۆوە ئێرشادی کەی کە وعدەکەی خۆی جێبەجێکە. دوو هەر کەسێک نەخۆش کەوت و چاک بۆوە عهدێکی خواکەوێتە سەری، پەیمانێکی خواکەوێتە سەری کە ئەوەیە زیاتر چاکتر لە پێناوی ئەوەی کە خۆی گەورە شفای داوە عەبدایەتی جوانتر و چاکتر بکە و ساختر مامەڵ لەگەڵ ڕەب العالەمینەکە. خۆی گیانداوات لێ ئەکەین بە ناوی جوانت. ئەم فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بکەرە چرایەکی ڕووناک لە ژیانمانە، بیکەرە ڕووناکیێکی جوان بۆ ناو گۆڕەکانمان، بیکەرە شەفاعەتکاری ساحەی مەحشەرمان یا ڕەب العالەمین. خۆی گیانداوات لێ ئەکەین ئەم وعزانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵمانە جێگیرکە، لە کردەوەمانە ڕەنگی پێ بدەرەوە. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. ويقول لقناه من الشيوخ بوري وخالي من قبول.